سلااو خۆشەویستان ئێوارەتان باش زۆر خۆشحاڵم لە ئێوارێکی تر هاتمەوە خزمەتی ئێوەی بەڕێز لە شاشە جوانەکەی دیمەن تیڤ ئەوڕۆ پێم باش بوو تۆزێک گرنگی بە خواردنی پارشێو بدەین ژەمێکی ئاسان و سووکی پارشێو حازر بکەین و دواتر لەگەڵ دکتۆر هۆلیم باسی گرنگی خواردنی پارشێو بکەین بۆ ئێوەی بەڕێز و تا چەند پێویستە ژەمەکانت گۆڕانکاری تێدا بکەی و چی بخۆی لە پارشێو لێرە سێشتی زۆر ئاسان دروست دەکەین یەکەم جار تاوەیەکمان هەیە هەندێک زەیتی لەسەر دەکەین پاشان پیازمان هەیە پیازەکەی تێ دەکەین سنگێکی مریشک دروست دەکەین باشە بە تەماتە و مەعجون و ئەو شتانە لەگەڵ هەندێک ئاویش تێ دەکەین و لەگەڵ ئۆملێتێک بۆڕەکی پەنیر ئەو سێشتا و پاشان لەگەڵ ماست و قەیماغ و هەنگوین و هێلکەی کوڵاو و ئەو شتانە دایدەنین و دکتۆریش پێمان دەڵێ کامەی تەندروستە کامەی تەندروست نییە و کامەی تینومان دەکا و کامەی باشە سەرەتا زەیتەکەمان خستە ناو تاوەکە ئەوجا پیازی لەسەر دەکەین پیازەکەمان چاوەڕێ دەکەین هەتا یەک تۆز لەگەڵ ڕۆنەکە دەمری سنجی مریشکمان ورد کردیە پارچەی بەو شێوازە ماشەڵڵا سەرمێزەکەمان زۆر قەڵەباڵغە بۆ شێوازە وردمان کردیە ششتیتمانەوە حازر ئەوەش ڕۆنم حازر کردیا بۆڕەکی بە پەنیر دەکەین بۆڕەک و معدەنووسی تێکەڵ دەکەین یان بۆڕەک و ببورن یعنی پەنیر و معدەنووس دەفتە بۆڕەکی پەنیر تقریبا سینگەکەمان با بڵێن پیازەکەمان ئێستا حازرە کەمە دواتەوە سینگەکەی لەسەر دەکەین ئیشمان بۆ قاپەی نییە ئەوجا تەماتەمان هەیە پێشەوەی تەماتەکەی بەسەرداکەین تەنها خوێ بیبەری ڕەش کاری باشە ئەوە بیبەری ڕەش ئەو سێشتە لە بۆ مریشک زۆر خۆشە ئەوە کاری ئەوەشیان خوێ بەس خۆی کەم تێکەن لە بەرەوەی ئەمە دوایە تۆزێک ئاو و مەعجون تەماتە و تەماتەی تێ دەکەین خوێەکەی دوای بڵانس دەکەین ئێستا زووە سینگەکەی جوان تێکەڵ دەکەین لەگەڵ پیازەکە و زەیتەکەی با ئەوەی جوان جوان سۆر بیتەوە جارێ هیچ ئاوەکمان لە سینگەکەی نەکردێت تێش ناکەین هەتا زۆر جوان سووری نەکەینەوە ئەوجا یان کە کاری لە مریشکی دەکەی بەڕاستی بۆ نەچی ئەجایی بهەیە لێ دەگەڕێن تۆزێک سوور بیتەوە ئەوەش پێ دەکەین ئەو باشە لێرە زبدەمان هەیەواتە کەرە ئۆملێتێکی دروست دەکەین سێ هێلکەی دەینین دەتوان ئەو هێلکەی لەسەر سینگەکەی کەندوایە بەڵام ئەم حەزم لێ بەتەنێ بیکەین یعنی بە کوردی خۆمان هێلکە و ڕوونەکی دروست دەکەین باشە و هێلکەشمان کوڵاندیە پێشتر لە بۆ ئەوەی دکتۆر پێمان بڵێ کامەی باشە و ئەو ژەمانە هەمووی بێکەوە بخورێ نەخورێ ئایا فرە خواردن ینی لەسەر سفرە جۆرەها خواردنت هەبی ئایا پاشێوان باشە یان نابێ هەمووی بخورێ یان پەیمان دەڵێ فلانشت لەگەڵ فلان زۆر لەگەڵ فلان زۆر نابێ بخورێ بۆیە ئێستا ئێمە ئەوش هەمووی لە پێشدا دەنین و بەڕێزیشیان ڕێنمایی تەندروستی زۆر زۆر باش پێشکەشی ئێوەی بەڕێز دەکات تقریبا لێرە ویسکێکم هەیە هێلکەکان تێکەڵ دەکەین جوان چاوەڕێ دەکەم زبدەکەم یەک تۆز بتوێتەوە هێلکەکان جوان جوان تێکەڵ یەک دەکەین بەڵام ئەگە هێلکەتان ئەوها دروست کرد هەر لە دەرەی تاوەکە خێ و شتی پێداکەن بۆ شێوەیە ئەوجا چاویشمان لەسەر بریشکەکەمان دەبی بۆڕەکە کەس لە کۆتایی دروست دەکەین چووکە ئاسانە
بەنانی ئامادەکراو دەیکەین دەتوانین ئەو نانێ بەخۆشت لە ماڵەوە بیکەیت بەڵام لەبەرەوەی ڕەمەزانەوە ئیتر خەڵک فریای هەموو شت ناکەوێت دەتوان بەنانی ئامادەکراو دروستیکەن. ئێستا لەبەرەوەی هەتا زبدەکەم نەستێ یەک تۆز زەیتی زەیتونی لەسەر دەکەم کەمەک ئاسانە ئەوە زبدەکە خەریکە دەبێت سینگەکەس جوان جوان سوور بیتەوە تەماتەی هەیە تەماتەی ورد جوان ئەوەندە تەماتێ ئیشم بەوەی ترە تەماتەکەی لەسەر دەکەین با تەماتەکەش لەگەڵ سینگەکەی تۆزەگەوەبی گوتمان کەمەک بیبەری ڕەش و کەمەک خوێ لە هێلکەکەی دەکەین جوان دووبارە تێشی دەدەینەوە ئەلێرەی دادەنین لە بۆ ئۆملێتەکەی لە بۆ ناوی دەتوانن هەموو شتێک بەکاربێنن بەس من یەک دەتوانین پیازیشی تێکەن من یەک پارچە بیبەری سەوزم هەیە بە شێوەی جوڵیان دەیبڕم یەکەم جار ئەوجە دەیکەمە بڕنواز یعنی واتە شێوازی باریک بڕنواز جواتە زۆر ورد ئۆملێت زۆر کشتی لەگەڵ بەکاردێت دەتوانن سێرچیکەن ئەوەندە بەسە چەند ورد بێت جوانترە ئەوە بیبەرە سەوزەکانمان حازرە ئەو تەماتەیەش کە گوتم ئیشم پێ هەر لە ئۆملێتەکەمە ئەوەش با لێرە بی ناوە ناو سەر لە سینگەکەمان دەدەین باشە جوان تێکەڵیەکی دەکەین تقریبا ئێستا زبدەکەمان دوایەوە هێلکەکەی لەسەر دەکەین ئاها هەمووی جوان پەرتی دەکەین ئەوە یەکسەر لە ناو مەخسەر لەبەر بۆن ساردی کە تەماتەکە لەگەڵ سینگەکەی جوان جوان خۆی گرت تەماتەکەش نەرم بووە یەک کەوچک مەعزوونی تێدەکەین دەتوانی تەماتەی زیاتر لە عەساڕێدەی لەوەی مەعزوونی بەکار نەینی کەمەک ئاویش ئەوجا سەری دادەخۆش ئەوە بە لێرەبی ئۆملێتەکەشمان خەریکە دەبی ئەو دۆمان لەوێ حازر کردیە خۆشەویستان خواردنەکان ئاسانە و لەبەرەوەی پارشێوە نامەوێشتی قڕس دروستکەم لەسەر مەعدەتان ببینێتەوە ئەگەرنا و لە بەرنامەیەکی تریش باسمان کرد کە زۆر خواردن هەیە نابێ گەرم بکرێتەوە ئاگادار بن ئەگەر ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەن بە جوانی ئیشاڵڵا تووشی نەخۆشی نابن و هەمیشە تەندروست باش بن سێری ئۆملێتەکەمان دەکەین جارێ لەبەرەوەی ئاگرەکەی کزە یەک لای بووە ئەو زەمەچ دەکەم دەی سوڕێنەوە بۆ شێوەیە ئەوە جارێ ئاوی تێدا لێبی تۆزێک ئاوەکەی خۆی وشت کە هەم کە بە سەمونیان بەنایندەی خۆی زۆر خۆشە لێرە با وردە وردە بۆڕەکەکان دروستکەین هەتا و ئۆملێتەکەمان دەبی ئەو کەرستانە ئیشم پێنی لێرە لای دەدەم جەماعەت بۆڕێک بە زۆر شێوەی دروست دەکرێت بە گۆشت بە پەنیر بە سینگ ئەنواع و ئەشکاش دەتوانین تێکەڵەکەی لێرە ئەمن مەعدەنووسم هەیە لەگەڵ پەنیری تێکەڵی دەکەم بەڵام هین یەک تۆس پەنیری مەعدەنووسی دەردەینم لەسەر ئۆملێتەکەی جوانە ئەخیری بەڵام دەبێت ڕێژەی پەنیرەکەی زیاتر بی ئێستا ئەوایە سەیری دەستم بکەن کە چۆن دەیپێچمەوە نانەکی بۆڕێکمان هەیە لێرە زۆر زار ئەو نانانە دەشکەی لە دەستت یان کە بمینێتەوە لە دەرەوە ڕق دەبی زۆر زۆر ئاگاداری وەی بن نانەکی جوان هەڵگرن ئێستا ئەو نانە دڕایە بەس مشکلێنی ئەمن عیلاجی دەکەم ئەگەر ئەوە دەرنەچوو نانەچکە بەکاردێنین زۆر زار ئەگەر نانەکە دووشک بووە
کەمێک ئەوە دەستە تەڕکە پێدا بینە بۆی بتوانین لە کاتی لولدانیش نەتەقی نانەکە دڕایە بەس کێشەنیە بەکاردێت ئەلێرە تۆزێک پەنیری دادەنین ئاها بۆ شێوەیە باشە نانەکە دەینەوە لای یەک ئەوها لەگەڵی دەڕۆی ئەلێرەکە دڕایە لەگەڵ ینی لەفێکی تر لولێکی تر خۆی دەگرێت نەچن ئەو نانانە هەموو فڕێدەن و لە کۆتاییەکەی پەنجەک تۆزێ بە ئاوکە ئاوە دەردەچی ئەلێرە دادەنێ نانێکی جوانترمان دەوێت زارە جوانتر ئیشەکەی خۆمان بکەین ئەم بە هەموو نانێک دەتوانم ئیشکەم بەڵام لەبەر بەڕێز دەمەوێت ئێوەش بیبینن ئێستا ئەو نانە لە شوێنی خۆی هەمووی دڕایە ئێستا ئەو نانیان باشترە لەوانی تر دڕایە بەڵام هەر باشترە تقریبان ئەو ئۆملێتەکەمان پێگەیشت لایەکی ئەو بیبەرە و ئەو تەماتەی لەسەر دادەنێ ئەوە دەچێتە ناو با بڵێن هێلکەکە زۆر جوان دەبی دانەیەکی تریش دروستکەین لەو بۆرەکە دەتوانن ئەستورتریش دروستکەن بە دوونان هەردوو تەنیشتی دەین نێولای یەک ئەوها لەگەڵی دەی سەبر بەڵام نابی ئێرە دەبی تۆم بگری هەتا نەڕژێت کاتێک کە سووری دەکەیەوە نابێ بکرێتەوە ئەگە زانیت هەمووی کراوە نانێکی تر بەکاربێنە ئێستا ئەو نانەیان زۆر جوانە نانەکە نەشکاوە و وشکیش نییە بزانە خۆشەویستە ئەو دوو سەرەی بگرە ئەگە بتێ بۆڕەکەکەت زۆر درێژ بێ زۆر کەم بهینەوە لای یەک ئەگە بتێت تۆزێک کورد بێ ئەن ئەستور بێ ئەوها زیاتر بینەوە لای یەک دووبارە بیپێچەوە وردە لەگەڵ دەستت بڕۆ بەو شێوازە زۆر ئاسانە کۆتاییەکەی دووبارە پەنجە تەڕکە ئێستا ئەو بۆڕەکەیان زۆر جوان دەرچوو پڕ قیمە لێرە چ دەکەین ئەو تۆزێک پەنیر لەو ئۆملێتە دەکەین ئەوە هەر زۆر خۆش دەوی ئەو جا لایەکی دەخەینەوە سەر لایەکەی تر ئاڵڵا ئەوها جوانە ئەوها بەجێ دێڵین ئەوە ناویشی وەکو پەنیرە تقریبان ئۆملێتەکەمان حازرە ئەوە پەنیری تایە بیبەری سەوز و تەماتەمان تێکردیا ئەوە حازرە لێرە سێری سنگی مریشکەکەمان دەکەن کە لەگەڵ تەماتە کردمان ئەویش زۆر جوان بووە با تاو ئاستا ئەمن ئەوەم دێت تۆزێک ئاوی هەبێت دەبێت لەبەرەوەی ئەوە دەبێت شل بێت باشە بۆ خواردن هەتاکو نانی لەگەڵ بخۆی لە کۆتایەکەی تۆزێک مەعدەنووسی بەسەردا دەکەی وەکو ڕنگ و وەکو جوانکاری دەیکوژێنیوە ئێستا ئەوەمان حازر بوو ئۆملێتەکەمان حازر بوو بۆڕەکەکە ماوە بۆڕەکەکانیش سوور دەکەینەوە هەمووی ئەگەر ئەو ئاگرا باشە بۆڕەکەکان جوان سوور دەکەینەوە دەبێت ئەو نانە بۆڕەکانە یەکسەر هەڵبگیرێت ئەگەر نا لەبەرەوەی بۆڕەکەکە پەنیرە ئاگدار بن زۆر سوور دەبتەوە نانەکەش هەر ناسکە زۆر ئەو نانانە هەڵدەگرین هەتاکو وشک نەبێت بۆڕەکەکان نابێت ڕەنگی زۆر بگۆڕێت هەموو شتەکانی ئامادەیە ئەوە ژەمێکی خۆشی پارشێ و ئاسان و بێمشکیلە و بێ ئەوەی خواردنی کۆن گەرم کەیتەوە ئەو خواردنێک کە خراپن وەکو مریشک و برنج و ئەوانەی کە ئەو ڕۆژە دکتۆر باسی کرد تاو بۆڕەک زۆر کاتی ناوێ تقریبا ئەوەش بۆڕەکەکە خۆشەویستان ئێستا سنگەکەمان ئامادەیە ئۆملێتەکەش ئامادەیە بۆڕەکەکەش ئامادەیە
هەندێک تەماتە و خیار ورد دەکەین بۆ سەر سفرە و ئێرە پاک دەکەینەوە دەگەڕێنەوە لاتان. خۆشەویستان ئێستا بۆڕەکەکەمان حازرە، هێلکە کوڵاوەکە و هەندێک سەوزەواتمان حازرە. ئەوەش ئۆملێتەکەمانە. تاوان ئۆملێتەکە زۆر جوان و نازدار دەرچووە. ئەویش دەخینە سەر قاپێک و حەزم لێ پێش کامیرە بۆتان بکەمەوە کە دیمەنێکی چەند جوانی هەیە. ئەوە لە کاتی ڕەمەزانیش نەبی دەتوان بۆ خۆتان دروستیکەن. ئێستا سنگی مریشکەکەشمان ئامادەیە، تۆزێک شلە دەبێت ئاوا بێ. دەخێنە سەر قاپێک. ئەوەشیان جگە لە پاشێویش دەتوانی بیخۆی، شەرت نییە ئیلا پاشێوان ئامادەکەی. شتێکی خەفیف و سادە و بۆ ژەمی ئێواران بەسوودە. ئێستا پاشێومان ئامادەیە، جگە لە ماست و پەنیر و قەیماغ و زەیتون و ئەوانە دەیبینە سەر مێزەکە چاوەڕێی زۆر بەڕێز دکتۆر هۆلیم دەکەین لۆ ڕێنمایە تەندروست و گرنگەکانی. خۆشەویستان ئێستاش ژەمی پاشێومان ئامادەیە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر هۆلیم. بەخێر بێ دکتۆر. زۆر سپاس. زۆر مەمنون. من ئەوڕۆ ژەمێکی زۆرم ئامادە کردووە. پێک دێ لە ئۆملێت هێلکەیە، ئەوەش بۆڕەکی پەنیرە، ئەوەش وەکو میخلەمەیەکی سینگی پێ دەڵێن، لەگەڵ هێلکەی کوڵاو، لەگەڵ ماست و زەیتون و قەیماغ و هەنگوین. پێم بڵێ کامە لەو خواردانەی کە لەسەر ئەو سفرە هەیە ئێستا تەندروستە بۆ پاشێو و کامەشان تەندروست نییە و لەبەرچی؟ بەڵێ ئێستا بە شێوەیەکی گشتی ئەو ژەمە خۆراکی کە دانراوە دەتوانین بڵێن هەمووی تەندروستە، بەڵام لە بابلین کە لە ئێستادا لە پاشێ و دانیشتوین لەوانێ بڵێن ناچیتە باری تەندروست بوون لە چ ڕوویەکەوە، لە ڕووی ئەوەی کە تۆ با بڵێن ئەو وەکو ئەوەی کە دەخۆی وەکو بڵین تەماتە ڕوون و میخلەمێ ئامادەت کردووە خواردنێکی بە سوودە، بەڵام کاتێک کە تۆ دەیخۆی لە بە درێژە ئەو ڕۆژێک کە بە ڕۆژ دەبی زۆرتر هەز بە توینەتی دەکەی، واتە پێویستت پێ ئاوێکی زۆر بخۆی. ئەو خواردنانی کە لە ڕۆژ سوور دەکرێتەوە پاشیوان تینوت بە شێوەیەکی گشتی ئەگەر بتەوێت تۆ پاشوویەکی بە سوود با بڵێن تەندروست بخۆی، هێلکەی کوڵاوە بەڵێ کەەوە دانراوە، ئەوە تەماتێ با بڵێن خیارە، ئەوە زۆر باشە کە ڕێژێکی ئاوی تێدایە و ئەوە پڕۆتینە کەوا دەکات کەسەکە بە توینیوت و جسمێکی با بڵێن تەڕ بمێنێتەوە، هەز زۆرتر هەز بە تونوتینەکە. وهروەها دەتوانین کە دەتوانین بڵێن نۆکە لۆبیای کوڵاوە دەتوانانی بیخۆی و هەروەها ماست بە ژەمێکی سەرەکی دانر با بڵێن بە خواردنێکی خۆراکێکی سەرەکی دادەندرێت کە هەم لە ڕووی پرۆبایەتیکی بەکتریا هەم لە ڕووی ڕێژەی ئاوی کە تێدایە کەسەکە هەز بە تێنوتنەکە زۆر باشە. بەڵێ بەنسبەت ئەوەی کە داتناوە ئەومیتی کە داتناوە ئەوەش خواردنەکی بە سوودە، بەڵام وەکو ئاماژەم پێکرد لەوانەیە بۆ پاشی و تۆزێ قورس بێ وەکو ئەو لە ناو ڕۆن سۆرکراوەتەوە و دووەمیش هەز بە تینوتی دەکەن، چونکە ئێستا کۆمەڵی خواردن کە دانراوە ئاماژە پێ دەکرێت برنج و شلەیە، ئەوانەی ڕوون سۆرکراوەتەوە یاخود شیرینیەکانە خواردنەوە گازیەکانە ئەوانە نابێت لە پاشیودا بەلەخص بخورێتەوە. پاشێ و بۆ ڕۆژوانان چییە؟ بەڵێ بە تەکید پارشێو کە با بڵێن لە دینی ئیسلام کە دانراوە 2 سەعات پێشەوەی کاڵدەستی تەرکیز لە خاڵک بکەمەوە کە زۆر گرینگە، کاتێک کە 2 سەعات پێشی بان کەڵدەستی ئەوە کاتێکی زۆر گرینگە، لەو کاتێکدا تۆ خواردنێکی تەندروست بخۆی کە خواردت دەتوانانی سەعاتێک تۆ ئیسراحەتێک بکەی یان جوولەیەک بکە یاخود خۆت حاضرکەی بۆ بانگدان و نوێشکردن، لەو حاڵەتەدا دەتوانی پاش نان خواردنی ئەوەی کە باسم کرد چی بخۆی ئاو دەخۆیەوە، چا زۆر ناخۆی،
با بڵێن دەتوان یەک چا بخۆیەوە نەک مەسەڵەن هەیە دوو چا سێ کافین ئەوە بڵێ خستن ئەوانەی کە باسمان کرد شەکان هەیە یاخود ئەوانەی زیاتر ئەوانە هەز بە تیونەتی دەکەی لە ئەوەی لە کاتی ڕۆژ و گرتنا جا بۆیە پێویستە ئەوانەی کە پاشی و دەخۆن زۆر گرینگە حتا بۆ سیستەمی با بڵێن ئەوانەی بیانەوە کە کەشی زەعیفکەن بۆ ئەوەش گرینگە وارووا بەدرێژای ئەو ڕۆژەی ئەو میتابۆلیزمی کە با بڵێن خۆراکەکەی لە ناو جسمی کردارەکانی هەرسکردن ڕۆدات بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک و تەندروستانە ئیشی خۆی دەکات پێویستە هەموو کەس پارشێ بخۆ ئەوە یەک و دومینیش ئەوانەی کە ناخەون هەتا پارشێ یعنی کە تۆ دەڵێ پێویستە هەستیتەوە دووبارە بخێوەستیتەوە بەڵام ئەوەی کە ناخەوی واللهی لەو دوو حاڵەتەی ئەوەی ئێستا کە باسەکەی پێویستە وەکو ڕێنمایی تەندروستی خۆراکی پێویستە هەموو کەسێک لە پارشێوە بۆی بگونجێ هەڵبستێ پاشیوی خۆی بخوا لەبەرەوەی ئەو کارانی باسم کرد و هەروە ئەوانەی کە بە درێژایی شەو دانیشتونە چ پێشی پاشی و بەڵێن پێش ڕەمەزان چ لە ناو پاشێ و پێم وایە ئەگەر بیان بکرێت تەندروستانە بژن دەبێت سعات 11 ئەوانە بخەون هەتا کاتی پاشێ و چونکە ئەو نانی ئێواری خواردوتە و کۆمەڵێک جوولە لەسەر کردووە و یاوانێک کۆمەڵێک بەدخۆراکی لەسەر کردی زۆر خواردبی ئەو خواردنە بە شێوەیەکی گشتی کۆمەڵێک هۆرمۆن هەیە دەری دەداوا دەکات خۆراکەکە بە شێوەیەکی تەندروستانە هەرز بکرێت جا بۆیە ئەوانە پێم وایە بخەون کاتێک کە خەوتن ئەو بەشە خۆراکە هەرز دەکرێت مەعیدەت ئامادە دەبێت بۆ بەشە خۆراکی دووەم کە مەسەن بۆ نمونونەکە لە زۆربەی مەزدەرەکان و سەرچاوەکان ئاماژە پێ دەکەن بە تایبەتی بۆ ئەوانەی کە با بڵێن گەنجەکانن یاخود ئەوانەی تەمەنی سەروی 25 کە دەڵێن نانی بەیانی بخۆ بۆ ئەوانە کە دەڵێن حەبۆش لە هەمان کادا دەڵێ هەر وەختی هەستای دەتوانین نانی بەیانی بخۆی واتە نانی بەیانی پێویستە چل لە پارشێویشبی تاوەکو ئەتوو بە درێژەی ئەو ڕۆژە تەندروست بژی جیاوازی نێوان پارشێ و خواردنی پارشێ و بەربانگسی لە ڕووی پێکاتەوە جیاوازێکە ئەوەیە تۆ کاتێک کە ئێوارە بەربانگ دەشتێنی ئەو پێکاتانێ لە لەشتا وەکو شەکر و یاکوت خوێن هەمووی با بڵێن بە تایبەتی شەکر زۆر دابەزیوە تۆ ئەو خۆراکانە دەخۆی تاوەکو شەکرت بەرز بێتەوە بە ڕێژەیەکی دیاریکراوە نەک بە شێوەیەکی با بڵێن سەری ئەوانەی کە باسین کرد لە بەرنامە ڕابردوو تۆ دەست پێ بکەی و وا حەز بکەی کە هیچت نەخوارد و هەموو شتەکان بخۆی جیاوازەکەی ئەوەیە پارشێ و دەبێت ئەو خواردانە نەخۆی کە لە ئێواری خواردوتە مەسەن بۆ نمونە ئەو ئێوارێک کە تۆ کۆمەڵێک شتی شیرینت لەوانەی خواردبی میوەی زۆر با بڵین ئەوانەی قورس خواردن لە باشی و نابێ ئەوانە بخۆیەوە دەبێت زیاتر بەنسبەت میوە لە پاشی ئەوانە بخۆی کە زیاتر ئاویان تێدا زۆرە مەسەڵەن دەتوانی قاپە زەڵاتەیەک بخۆی لە پاشی و کە لە خەیار و خاس و کۆمەڵێک ئەو بابەتانە کاتوی زۆر کەسەیەک و باسمان کرد کە پارشێوان شەو درەنگە تااقەتێنێ خواردن ئامادەکەن باشە بڵێ و لە بەرنامەیەکیش ئاماژت بۆ کرد کە نابێ خواردن گەرم بکرێت بەڵێ نابێ گەرم ئەوانەی کە تااقەتیان نییە خواردنێک ئامادەکەن ژەمێک لەبەرەوەی دەکەوێتە نیوەی شەو چی بخۆن باشە معنی مەبەستەوەی کە خواردنەکەی گەرم نەکەنەوە چی بخۆن باشە خواردنەکەی گەرم نەکەنەوە و کات تااقەتیشیان نییە خواردن ئامادەکەن چی بخۆن باشە وەکو ئاماژەم پێکرد ئەوانە دەتوان ماز بخۆن ماز بکەنە ژەمی سەرچیان هێلکە بکولێنن ئەستا ئەوە ژەمەکی تەندروستە زەیتون تەندروستە خۆی لە بەڵێ سوێر نەبێت دەتوانی چەند دەنکێک زەیتون دەتوانی نانیش بخوا بەڵام کامەنان نانی جۆ نانی هەورامینەک بڵێن با بڵێن ڕیکلامێک بی یاخود تۆ دەتوانی بەخۆ ئاردی هەڵبژێری ئاردی تۆی کەتانە ئاردی با بڵێن وەڵاهی پارشیوان خۆ دەتوانی هەموو کەسێک دەتوانی ئەم وەکو خۆم ماست با بڵێن زۆر دەخۆم ماست دەخۆم مەسەن بۆ نمونە ئەوانە دەخۆم بەڵام هێلکە ناخۆم هێلکە لەوانەیە چونکە هەندێک کەسێ هێلکە ناخۆم بەڵام ماست دەخۆم گوێز دەتوانی بخوا چەند دەنکێک بادەم دەتوانی بخوا بەڵام بەدەنێک نەک ئەتو گوێزدا بنیشی با بڵێن قاپێکی ئاوات داناوە هەمووی بخۆی نەخێر ئاوانە لۆبیا کوڵاو باشە نۆکیش باشە بەڵام بە ماستەوە لەگەڵ ماست و بێکەوە دابدرێن بەیەکەوە بخورێن زۆر باشە وەکوتم چاش دەتوانی یەک چا بخواتەوە ئەگەر چایەکەش باز بکەین
مثلا چاکە ڕەش نەبێ چونکە تۆ ئامادە دەبی بۆ 12 سعات کە خواردن و خواردنەوە نەخۆی دەتوانی وە بەکاری بین. زۆر باشە. ئێستا زۆربەی گەنجەکانمان لە ڕەمەزان خۆشمان زۆرجار شەوان لە هەولێر لە ئیسکان سلێمانی لە سۆڵەکە لای سینەماکە دەچن گۆشتی برژا و تککە و باڵ و جگەر و ئەوانە دەخۆن کە بۆ پارشێ و هیچی بۆ ناخورێت بە ڕۆژوش دەبێت. ئایا ئەوە تەندروستە؟ وڵی لێرەدا من بڵێم تەندروستە تەندروست نییە بڵێم ناتەندروستە لەمان کاتیشدا احتیمالە پێچەوانەکەی وانەبی چونکە ئەو گەنجە کە سعات دوو با بڵێن دوش نابێ چکەمە ئاماژەکەن ئەوانەی کە برژاون ئەوانەی سوورەکراون کە برژاون لە ڕیزی سوورەکراوە نابێ چونکە ئەو کەسە کە دەخوا حتمما لەوانەیە زیاد لە پێویستی و خۆنانێکی زۆریش پێ بخوا. بەڵام ئێستا کە سەیری بکەین گەنجەکانمان کاتێک کە سعات دووشە ئەو خواردنە دەخۆن کاتێک ئەگەر با بڵێن وەختی نوێژەکات و بانگدا ئەو گەنجە دەخەوێ حتا با بڵێن 12 سعات ڕۆژ ئەو 10 سعات خەوتووە لەوانەیە زۆر هەسپێنەکە بەڵام لامان کاتدا دەستمی تەندروست نابێت زیانێکی زۆری دەبێت. لەوانەیە ئێستا ئەوەی کە زەعیفە با بڵێن کێشی کەمە لە مانجی ڕەمەزان کێشی زۆرە بی ئەوەیە هۆکارەکە. ئەمن هەموو جار دەڵێم ئاماژەشم پێ کردووە شتی بەسوود هەیە و بەتام هەیە ئێمە ئەوەی بەتام بخۆین تەندروست نابین بەسوودەکان بخۆین لەوانەیە ئەو ژەمانەبی کە ئێوە مەسەن هاوڵاتیان حەزیان لێ نەبی. زۆر باش ئێستا ڕێنمای تەندروستی گشتی ئەوەیە کە پێش خەوتن نابێت چاو قاوە کافین بخورێت پێشی خەوتن حتا ڕەمەزانیش درستە ئەوە ئەگەر پێش ڕەمەزان لەناو ڕەمەزانیش دەتوانی بخۆی خۆی بە دوور بگری ئەمە باسمان کرد دەتوانێت بە کەمی بخۆی چایەک بخۆی تەواوە بەکەمی بەڵام نەکەی 2 چا 3 چا چونکە ئەتوو بە درێژایی 10 سعات بە ڕۆژوو دەبی کێشە بۆ تو دروستەی معنی بە خۆت دەزانی داخوا مەسەلەن تینوی دەبی برسی دەبی چونکە زۆر خواردنیش وەکو باسم کرد بەوەی نییە بڵێ وەڵا زۆرە خۆم تا برسی نەبم نەخێر ئەوە نابیتە پێوە. زۆر سپاس دکتۆر سپاس بۆ زانیارە تەندروستی باشەکانت هەموو ئێوارەیەک لە هەمان کات بینەرمان بن هەر تەندروست باش بن ڕەمەزانێکی خۆش بۆ هەموو لایەک تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.